سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لە سەردان و بەسەرکردنەوەی لە شاری سلێمانی بەردەوامە. دەیەوێت لە نزیکەوە گوێ لە پێشنیاز و داواکاری و سەرنجی ئەندامان بگرێت لە تەواوی ئۆرگانەکانی کۆمەڵ و ئامانجێتی بە هەرەوەزی نەخشەی سەرخستنی کۆمەڵ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دابڕێژێت. لەم چوارچێوێژدا لەگەڵ برایانی کۆمەڵ لە ئۆرگانە جیاوازەکان کۆبیەوە. لە درێژەی بەسەرکردنەوەکانی جەنابی مامۆستا عەلی باپیر بۆ چین و توێژەکان بە تایبەتی ئەم چەند ڕۆژەی کە لە سلێمانیە ئێمە هەوڵماندا کۆمەڵێک کۆبوونەوەی بۆ ڕێکخین، چونکە فریایەوە ناکەوین یەک بە یەک ئەوە دۆست و ئەحباب و ئەندامانە ببینین. ئەو کۆبوونەوەکە بەگشتی ڕێگەخین جەنابی مامۆستا لێرە لەوەی کۆمەڵێک ئاراستە و کۆمەڵێک قسەیان بۆ ئەکات و ڕێنماییان ئەکات، پاشانیش گوێیان لێگرێ بزانین ئەوانیش چ پێشنیار و تەرح و داواکاریەکیان هەیە، بزانین چۆن ئەتوانین لەم نزیک بوونەوەی هەڵمەتی هەڵبژاردنە زۆرترین دەنگ بۆ کۆمەڵی ئیسلامی کەسب بکەین، کە پێمان وایە زەمینەکە زۆر لەبارە بۆ کۆکردنەوەی دەنگی زیاتر بۆ کۆمەڵی دادگەری بە پشتیوانی خوای پەروەردگار و بە هەوڵ و ماندووبوونی ئەم کادر و ئەندامانی کۆمەڵی دادگەری ئینشاڵڵا بتوانین لەم هەڵبژاردندا سەرکەوتنێکی زۆر باش تۆمار بکەین بۆ کۆمەڵی دادگەری کوردستان. هەر لە درێژەی سەردانەکان مامۆستا عەلی باپیر لەگەڵ لقی سلێمانی خوشکانی ئیسلامیش کۆبوویەوە. مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری باسی لە گرنگی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کرد کە ڕۆڵێکی کاریگەری و گرنگیان لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا هەیە، بە تایبەت لە بواری پەروەردە و بەگژاچوونەوەی ئەم بیرە نامۆیانەی دەهێنرێنە نێو کۆمەلگا. دیارە ئەم کۆبوونەوەیمان لە چوارچێوەی ئامادەکردن بۆ پرۆسەی هەڵبژاردن کە پرۆسەیەکی گرنگ و گەورەمان لە پێشە بۆ ئێمە بەردەوام چەند مانگێکە خەریکی خۆ ئامادەکردنی و ئامادەسازی ئەەکەین و ئامادەی خۆمان دەربڕێەوە بە عەمەلی و بە قەولی بەڕاستی. جەنابی مامۆستا ئەمڕۆ کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسی ئەنجومەنەکان و کارجێڕەکانیان کرد و گوێی لە سەرنج و تێبینی و پێشنیارەکانیان گرت، ئەوانیش بە ڕەخنە بنیادنەرەکانیان بە تێبینی و سەرنجەکانیان توانێن کۆبوونەوەکە دەوڵەمەند بکەن و هەمومان ئەلحەمدوللا بە گوڕ و تینێکی تەواوە بە ڕابردوویەکی پرشندارەوە لە هەوڵی سەرخستنی ئەم پرۆسەی هەڵبژاردنین. ئامانجی کۆبوونەوەی ئەمڕۆ وشە بە نرخەکانی جەنابی مامۆستا عەلی باپیر بۆ کۆی ئامادەبووان هەم لە ئەندامانی ئەنجومان هەم لە بازنەکان و تەواوی خوشکانی دەڤەرەکە حەیەویتێکی تەواوی پێداین و تەواوی خوشکان پەیمانیان ئەمڕۆ نوێ کردەوە کە ماندوونە بن نەبسێن و تەواوی هەوڵی خۆیان بخەنە کار تا پرۆسەکە بۆ هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمان سەرکەوتوو بێت. ئۆرگان و ناوەندەکانی کۆمەڵ سەرقاڵی خۆ ئامادەکردنن بۆ پرۆسی هەڵبژاردن، پلان بۆ سەرخستنی کۆمەڵدا دەڕێژن. ڕۆیای کۆمەڵی ژوایە بەهۆی جەماوەریبوونی حیزبەکە خەڵکی هەمیشە چاوەڕوانی لێی هەبووە و ئومێدی لەسەر هەڵچنیوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.